لەوانەی پێشوو قسەمان لەسەرەوە کرد کە سوکرات دەیەوێت بە گۆرگیاس بڵێ گۆرگیاس تۆ دەبێت لەوە تێ بگەی کە من وەکو ئەو کەسانە نیم کە تۆ قسەت لەگەڵ کردوون، چونکە تۆ وەکو وتاربێژێک لەگەڵ وتاربێژەکانی ترکە دەکەونە قسەکردن، هەر یەکەتان دەتانەوێت قەناعەت بەوی ترتان بێنێ لەسەر ئەو ڕێیەی کە دەیەوێت قەناعەت بە بەرامبەرەکە بێنێ. وا لێرە ژمورێکەیە جەماوەرێکەیە، ئەو جەماوەرە ڕۆڵ دەبینێ لەوەی کە ئەو ڕێیە کامیان دروستە و کامیان نادروستە، ئیتر ئەو ڕێیە ئەگەر دروست بێ یا نادروست بێ زۆرینە لەگەڵ کام ڕێیە بوون، زۆرینە بینیان کێ ڕێیەکەی جاڵە ئەوە ئەو ڕێیە ڕێیەکی براوەیە. یعنی لێرە ڕێئی حەقیقەت دەرناخە، لێرە ڕێئی تعبیر لە دەسەڵات دەکات. و ئەو دەسەڵاتەش چییە؟ دەسەڵاتی قەناعەت پێهێنانی دەوروبەرە بە شتێکی دیاریکراو کە ئەو شتە ئاوایە و بە شێوەیەکی تر نییە. وە سوکرات دەیە ئەوە بگەێنێتە ئەو کە ئەو مەبەستی ئەوە نییە لەم شتانی لەم گفتوگۆیی کە دەیکاو لەو پرسیارانە بیەوێ ئەوانی دانیشتون لە گفتوگۆکە وایان لێ بکە کە گۆرگیاز وا ببینن ڕێیەکەی هیچە و ڕێیەکەی دەسەڵاتی نییە، و لێرە حەقیقەتی ڕێی وجودی نیە، دەسەڵاتی ڕێی وجودی هەیە، و جیاوازیە لە بینی دەسەڵاتی ڕێی و ڕێیەکە حەقیقەتێکی هەڵگرتووە، حەقیقەتێک ڕۆشن دەکاتەوە. جیاوازیەکەشەوەی ئەوی تریان ڕێکەوتنێکی کۆیی دەیکا بەڕاستەقینە، یعنی ئەمە بۆ نمونە ڕێک دەکەوین لەسەر ئەوەیش بە شتێک وا ببینین کە ئەو شتەیە، ئێمە کاومان ڕێکەوتین ئەو شتە ئەو شتەیە و باوەڕمان هێنا بەوەی کە ئەو شتەیە، هەر کەسێک بێتە ئێرە بیەوێ قەناعەتمان پێبێنێ بەوەی کە ئەو شتە نییە، ناتوانێت قەناعەتمان پێبێنێ. و ئێمە ئاعتماد دەخینە سەرەوەی دەڵێن باشە زۆرینەی خەڵک بڕوای وایە، مادام زۆرینەی خەڵک بڕوای وایە کە ئەو شتە وایە کەواتە نابێ ئەو شتە وانە بێت، چۆن ئەم هەموو عەقڵە کۆبوونەتەوە ئەو شتیان ئاوا بینیوە تۆ بڵێ شتێکی ترە. تەمان دیکات لێرە قسەیەکی زۆر وردی هەیە، دەڵێت دەکرێت یەک کەس لە مەسەلەیەکە ڕاست بێت و لەگەڵەوەشە هەموو جیهان هەڵەبێت، چونکە حەقیقەتی مەسەلەیەک نەبەسراوە بەوەی چەند کەس وا دەبینن ئەو شتە ئاوایە، بەسراوە بەوە کام لەو کەسانە چووە بە شوێن حەقیقەتی ئەو شتە وە ویستویەتی حەقیقەتی ئەو شتەی ویستووە ئاشکرا بێت، یعنی حەقیقەت ویست بووە. لەبەرەوە ئەوەی کە بە شوێن حەقیقەتی شتەکە دەڕوا دەکرێت ڕێیەکە بێت زۆرینەی خەڵک یا هەموو خەڵک لەسەر ئەو ڕێیە بێت کە ئەو شتە وایە، بەڵام کەسێک لە دەرەنجامی ئەوەی کە دەچێت ئەو شتە دەخاتە ناو بوارەوە لەگەڵ یا عاشقی دەرکەوتنی ئەو حەقیقەتە دەبێت لەو شتە، ئەم عشق و بیرکردنەوە بە دوواداچوونە زەمینە خۆشکا بۆەوەی ئەو شتە حەقیقەتەکەی خۆی ئاشکراکە، چونکە بەم عشقا ئەوەی کە هەیە حەقیقەتەکەی شاراوەیە دەیدا بەتۆ، و ئەو حەقیقەتە زەمینەی دەوێت بۆ ئاشکا بوون، و ئەو زەمینەیەش لەناو بیرکردنەوەیە، و پەیوەندی بە پەیوەندی ئەو کەسەوە هەیە لەگەڵ ئەو شتە. چۆن پەیوەندی دەگرێت لەگەڵ ئەو شتە؟ کاتێک کە پەیوەندیەکەی ئاوایە کە بوارێک ساز بێ بۆ ئەوەی کە هەیە ئەو شتانە پیشاندا کە شاردوویەتەوە، ئەوە فعلەن حەقیقەتی شتەکە ئاشکارێ بێ. کاتێک کە پەیوەندیەکەش پەیوەندی دەسەڵات و زاڵبوونە ئەو شتە حەقیقەتی خۆی ئاشکار ناکات. جا لەبەرەوە لە مۆزوعی زاڵبوون و ئەوانە حەقیقەت وجودی نامێنێ لە ڕاستی، حەقیقەت دەبێت بەوەی کە ئێمە بە حەقیقەتی دەزانین، ئەوەی کە ئێمە بە حەقیقەتمان زانی، یعنی وامان زانی کە ئەوە حەقیقەتە و کاتێک یەک لای دەکاتەوە چی حەقیقەتەوە چی حەقیقەت نییە زۆرینە،
زۆرینە ڕێککەوتن لەسەر ئەوەی کە حقەتی ئەم شتە ئەوەیە ئەوە حقەتی ئەو شتەیتر ئەوەیە ئەو ڕێککەوتنە کۆمەڵایەتی کە لە زۆرێک لە شتەکانە هەیە بۆ ئەوەی کە ئەو شتە بەڕاست بزاندێت و شتێکی تر بە غەڵەت بزاندێت تامان زۆربەی نەریتەکان لەسەر ئەساسیان ڕێککەوتنە جەمعیە بوون بە حەقیقەت بۆ نمونە نەریتی خیاڵێک هەرچەند خراپ بێت بەس لەبەرەوەی خیاڵەکە هەمووی بە باشی دەزانێت ئەوەی تر باشە لەبەرەوە کەسێکی غەریب بێت و خراپی ئەم شتە ببینێ ئەوان وای دەبینن کە ئەم کەسە لەو شتە نازانێ و تێناگا و فلان و ئەوانە بۆچی چونکە هەمویان ڕێککەوتون لەسەرەوەی کە ئەو شتە وایە جا لێرە سوکرات دەیەوێ ئەو ڕۆشن کاتەوە بۆ گۆرگیاس ئەوە بزانە کە من لە پەیوەندیەکی جیاوازم لەگەڵ تۆ و من لەگەڵ تۆ هەم لە گفتوگووە بۆ ئەوەی پێکەوە ئەو حەقەتی وتاربێژی ڕۆشن بکەینەوە و تۆ خۆت بە وتاربێژ دەزانی و وتاربێژی لە ناو تۆدا ینی هەیە ئیشک و منیشم پرسیارانە دەکەم زەمینە ساز دەکەم بۆ تۆ بۆ ئەوەی یارمەتیت بدەم حەقیقەتی ڕەوانبێژی ئاشکرا بکەیت نەک دەمەوێ تەنگەتاوت کەم پرسیارت لێکەم ئەم لە ئەولاد لێ بگرم تاوەکو ئەوە نیشان بدەم کە تۆ لەبارەی وتاربێژیەوە هیچ نازانی ئەمە تەوان دەکرێت وتاربێژێکی تر بیکە لە بەرامبەر وتاربێژەکە بە وتاربێژەکەی تر بڵێت تۆ هیچ لە وتاربێژی نازانی چونکە ململانێ لە بینی ئەم دوو وتاربێژە هەیە سوکرات دەیەوێت ئەمە لە گۆرگیاز بگەێنێ بڵێ جۆرێکی تر لە گفتوگۆ هەیە و پێویستە من و تۆ بچینە ناو ئەو گفتوگۆیەوە واگەر نەچینە ناو ئەو جۆرە لە گفتوگۆیەوە وەلەو پەیوەندیان نەبین ئەوە ئەو پرسیارەی من کردومە وەڵامی نادێتەوە بۆچی چونکە لە ئەساسەوە پرسیارەکەی سوکرات پرسیارێک نییە لە ناو چوارچێوی وتاربێژی وەڵام بدرێتەوە بۆچی چونکە پرسیارەکە وەکوتمان بە چییە کراوە بە چۆنە نەکراوە و وتاربێژی و پرسیارەی بە چۆن دەکرێت بە ئاسانی وەڵامی دەداتەوە کاتێک دەکەوێتە ناو بوارەکەی خۆی ینی دایما وەڵامی حازری هەیە بۆ هەر پرسیارێک کە ڕەبتی بە چۆنەوە هەیە بەڵام سوکرات پرسیارەکەی بە چیە کردووە ئەی چێش پرسیاری ناو وتاربێژی نییە پرسیاری ناو دیالکتیکە جا سوکرات دەیەوێ بەرەبەر ئەمە ڕۆشن کاتەوە کە ئەو ئێستا لە چ پەیوەندیەکەیە لەگەڵ ئەوە چۆن لەم پەیوەندیە جەماوەر هیچ ڕۆڵێکی نامێنێت لەوەی کە ڕێی بدا لەسەر ئەوە یا متابعە بکە بۆی بزانێت کێ زاڵ دەبێ بەسەر کێ چونکە ئامانج لەم گفتوگۆیە زاڵبوون نییە وەکەوەی کە لە وتاربێژی هەیە و گۆرگیاز لە پێشتر خۆی دانی پیانەوە کەمەوە زانین گۆرگیاز دەڵێ چی ئەڵێت تەبەن سوکرات بە گۆرگیاز دەڵێ من ئاوام ئەمەم یعنی چی یعنی ئەگەر من لەو پەیوەند لە گفتو لەم جۆرە لە گفتوگۆ بێنم من و تۆ یا کەسێک دەتوانێت بکەوێتە ناو ئەم گفتوگۆیەوە کە ئاوا بێ من ئاوام ئایا تۆش ئاوایت ئاوا بوونەکە چۆنە ئەوەیە کە من پێم خۆشە ئەو ڕێیەی کە هەمە لە جاتیەوەی دەستی پێوە بگرم و زاڵی کەم بەسەر ڕێیەکەی توە ڕازیم ئەگەر بێت و ئەم ڕێیە پوچە تۆ پوچی بکەیتەوە پوچیەکەی ئاشکرا بکەیت چونکە تۆ بەمە یارمەتی من دەدەی بەمە چاکەیەک لەگەڵ منا دەکەیت و ئەمە ڕێک پێچەوانی ئەو نەریتەیە کە وتاربێژەکان هەیەنە ئەمانەی هەموو بۆ ڕۆشن دەکاتەوە زانین گۆرگیاز دەڵێتی ئایا گۆرگیاسیش دەڵێ وایە منیش ئەوەم وەکو تۆ بیر دەکەمەوە ڕازیم ئەوەی کە پوچە لەناو منە ئەگەر دەرکەوت پوچە پێکەوە هەوڵ بدەین هەڵی وەشێنینەوە نەگەر تۆ یانە پێکەوە چونکە هەردوو تەرەفەکە بەیەکەوە ئەوەی پوچە دەبێ هەڵی وەشێنەوە تا ئەوەی کە ڕاستەقینەیە ئاشکرا بێت گۆرگیاز دەڵێ سوکرات منیش خۆم بەو کەسە دەبین یعنی من ئامادەم بکەومە ناو ئەو پەیوەندیەوە بەس ئایا گۆرگیاز دەزانێت ئەو پەیوەندیە چییە یا گۆرگیاز هەر لەسەر هینە نەریتی وتاربێژەکە دەڕوا بەڕێوە و تەنها ئەمە شتێکە وەکو بڵێ ئەوە نیشان دەدا کە سوکرات من نەبەزیوم یعنی سوکرات شتێکی تری پێ دەڵێ لەبەرەوە ئەم لە ناو حدودی سنووری وتاربێژیا بیر دەکاتەوە هەر خەیاڵی لای مەوزوعی بەزین و زاڵبوون و بەزینەکەیە لەبەرەوە لێرە گۆرگیاز دەڵێ سوکرات
من خۆم بەو کەسە دەبینم مەبەستی ئەوەیە ئەمە لە پشتیەوە هەیە کە سوکرات وا نەزانی من بەزیوم من تا ئێستاش مقاومە دەکەم بەرگری دەکەم و نابێ من لەم گفتوگۆیە بکشێمەوە لەبەر ئەوە بۆ ئەوەی کە من لەبەرەوەی بڕوان بەخۆمەیە لە گفتوگۆکە سەرکەوتوو دەبم ئەوە ڕازیم بەو مەرجانەی کە تۆ دانا یعنی وەکو مەرجی وتاربێژێک بۆ وتاربێژێک مامەڵە لەگەڵ ئەم قسەی سوکراتە دەکات یعنی ئەو هێشتا هەر سوکرات بەچی دەبینێت بە وتاربێژێک دەبینێت کە لە بەرامبەریەوە وەستاوە لە کاتێکە نە پرسیارەکەی سوکرات پرسیاری وتاربێژەکانە نە گفتوگۆکەی سوکرات نە ینی سوکرات خۆی وتاربێژە ئەمانە ینی شتەکە ئاوانیە بەس ئەو لەبەر ئەوەی هەڕاهاتووە لەگەڵ ئەو نەریتی وتاربێژیە هەموو شتێک دەبێ بێنێتە ناو ئەو نەریتەوە ئەگەر بێت و ئەوەش نەبێت دەبێت چی بکە دەبێت بەپێی ئەو نەریتە لێکی بداتەوە جا دەتوانێت چی بکە هەڵوێز بەرگری ینی دەبێت کۆمەڵە حساباتەیە بیکە و ئەو سەبەبانەی کە لە پشت ڕازیبوونی گۆرگیاسەوە هەیە بەوەی کە لەگەڵ سوکراتە بەردەوام بێت لە ڕاستیە ئەوە نییە کە ینی لە سوکراتە هەیە ئەو پاڵنەرانەی کەوا دەکات لە سوکرات بەردەوام بێت دەڵێ ئەگەر تۆ ئاوا بیت ئەگەر هەست نەکەی من کاتێر لێک دژەکان لە تۆ دیاری دەکەم لە بۆچوونەکان تا وا نەزانی کە من دەمەوێت زاڵبم لەسرت و ڕازیبی بەمە و منیش ڕازیم بەوە ئەوە ئەو کاتە دەتوانین درێژە بە گفتوگۆکە بدەین ئەڵێ سوکرات منیش خۆم بەو کەسە دەبینم کە باست کرد بەڵام دەبێت ئاگامان لە ئامادەبووان بێت تەبان لێرە ئەم خەیاڵی وتاربێژ دایمە لای چییە؟ لای جەماوەرە بۆچی چونکە جەماوەر ینی توخمێکی ئەساسیە لە مۆزوعی وتاربێژیە ینی کاتێ وتاربێژێک لەگەڵ کەسێکی ترا دەکەونە ناو گفتوگۆوە پێویستیان بە جەماوەرە چونکە جەماوەر ئەو مۆزوعەیەک لا دەکاتەوە یعنی دەبێت لە بەردەم جەماوەرێکە ئەم یاریە بکرێت هەر وەکو چۆن هەر یاریەکی تر دەبێت لە بەردەم جەماوەریا بکرێت ینی بەبێ جەماوەر یاریەکە معنای نابێت زاڵ و بەزیویەکە ئاشکرا نابێت ینی زەمینەی دەرکەوتنی زاڵی و بەزیوی لەم جۆرە لە منافەسا کە وتاربێژی حەسە بە ڕێیەکەی گۆرگاس ئەویش دەکەوێتە ناو هونەرانی کە منافەسەیان تایە کێبڕکەیان تایە بەبێ جەماوەرێک لا ناکرێتەوە لەبەرەوە جەماوەر لە ماچیە توخمێکی سەرەکی پێکهاتنی ئەو گفتوگۆیە بەڵام بەنسبەت سوکراتەوە وانە سوکرات زۆر جار دەچێت بۆ ئابوەرا تووشی کەسێک دەبێ پێکەوە بە پیاسە دەچنە دەرێ خەریکی گفتوگۆیەکن بەبێ ئەوەی هیچ کەسێک هیچ جەماوەرێک لە ئارا بێت بۆچی چونکە ئەم دوانە پێکەوە خەریکی ململانێ و کێ برکێ و ئەوانەی نین خەریکی چین خەریکی ڕۆشنکردنەوەی حەقیقەتی مەسەلەیەک بەڵام ئەم دەڵێ باپرسێکیش بە ئامادەبووان بکەیت یعنی دایما وەکو بڵێ دەڵێ من ڕازیم من هەر لایەزال دەتوانم بەرگری بکەم بەڵام دەبێ ئەمە حساب بۆ ئەو خەڵکەش بکەین و خەڵکە گوناحە دانیشتۆ کێ دەڵێ ئەوان ڕازین بەوەی کە من و تۆ بەردەوام بین من کێشەم نییە بەس بەوان بڵێن یعنی لە لایەکی تریشەوە گۆرگاسەس دەکەی دەیەوێت شتێک بدۆزێتەوە بەبێ ئەوەی هەست بە دۆڕان بکە شتێک بدۆزێتەوە کە لێنێک بۆ دەرچوون ینی لە گفتوگۆکە بێتە دەرێ لەبەرەوە چی دەکا یعنی هەمووی نواندنە لە لایەکەوە خۆی وا دەنوێنێ کە لە گفتوگۆکە بەهێزە و دەتوانێت بەردەوام بێت لە لایەکی تریشەوە کە لێن دەرگا دەدۆزێتەوە بۆی لە گفتوگۆکە بێتە دەرێ لەبەرەوە چی دەکا دەڵێ ئەو خەڵکەش دانیشتوە حەقی خۆیانە کە لیان بپرسیم بزانین ئەوان ینی ماندوو نابن بەڵام لە شوێنێکی تیشا دەڵێت ئەڵێ چونکە من ناڵێ من مانوو بووم دەڵێ چونکە بەر لەوەی ئێوە بێن وتارێکی درێژم بۆ ئەواندا ینی چی ینی من مانوو نیم من بەردەوامم بەڵام ئەوان ماندوون لەبەرەوە دەبێ حسابێک بۆ ئەوان بکەین ئەگەر ئەوان ماندوو من دەبێت گفتوگۆکە ڕابگرینەوە نا من ماندوو نیم ینی لێرە گەر سەرنجتاندا بێ ئەو هەرگیز خۆی وان نیشان نادا کە لە خاڵی لاوازی خۆی نیشان نادا بۆچی چونکە وا دەزانێت لەگەڵ سوکراتە لە چیایە لە بەرامبەربوونەوەیە لە کاتێکە ئەگەر بژڵێ بە سوکرات بڵێ من ئەمڕۆ ماندووم ناتوانین بە باشیبی لە مەوزوعەکە بکەینەوە با بیخەینە ڕۆژێکی تر گفتوگۆکە بەنسبەت سوکراتەوە ئاساییە ینی بۆچی چونکە سوکرات پێویستی بەوە نییە ئەم جەماوەری کە تا ئێستا هاتووە متابعی ئەو گفتوگۆیە دەکات تا ئێرە هاتووە
ئەو دیاریکە زاڵ و بەزی و دیاریکە چونکە ئیشی لە ئەساسەوە بە زاڵ و بەزی نییە لەبەرەوە بۆ ئەم ئاسایی ئەگەر خاتە ڕۆژێکی تر بەڵام بۆ ئەمی تر ئاسایی نییە چونکە فلیمەکە گەیشتووەتە شوێنێک لەوانەیە لەو شوێنە کە فلیمەکە پێ گەیشتووە گۆرگیاز تەراژوەکەی چی بێت لاسەنگ بێت و لە نزمیدا بێت بۆ ئەوەی تەراژوەکە بەرز بێتەوە دەبێت چی بکەین دەبێت فلیمەکە درێژە پێ بدەین یانی وتار بێژی خۆی لە ڕاستیا جۆرەکە لە نواندن جۆرەکە لە تەمسیل جۆرەکە لە ململانەیە کە دەبێت نەتیجەکەی ئیلانە بە نەتیجەیەکی زۆر دراماتیکیە ینی ئاوا کۆتایی دێبێت هەڵە دەترسم گفتوگۆکەمان دێژە بکێشێ بۆیە دەبێت ئاگایەکیشمان لەوان بێنەوە گێکێک لەوان ئیشی هەبێت و بۆیە گفتوگۆکەوە نەتوانێت بچێت بۆ بەلای ئیشەکەیەوە بەسێتەوە تەوانە لێرە چی دەکە هەوڵ دەدا یارمەتی جەماوەرەکە بدا مبەڕێری بۆ دووسکاتاوەکو ئەوان بە ئاسانی بتوانن بڵێن شەرم نەیانگرێ و بڵێن ئیشمان هەیە و وەڵایی خۆڕاست دەکەیت بە بخێنە کاتێکی تر یعنی گۆرگیاز خۆی چی دەکات زەمینە سازی دەکات بۆ ئەوەی جەماوەرەکە ئەوانەی کە دانیشتون لەوێ شتێکیان دەستکەوێ بۆ ئەوەی کە گفتوگۆیەکە لە شوێنەکە ینی بە ئاراستەیە کا بڕواکە گۆرگیاز دەیەوێت تامان ئەمای شتێکیشی تایە مۆزوعی مجاملەکردنی جەماوەر کە ئەمە زۆر ئەساسیە یەکێکە لە بنەماکانی وتاربێژی کە دواتر دێن باسی دەکەین یعنی لە هەموو هەر جملەیەکە هەر قسەیەکە کە گۆرگیاز دەیکا دەبینن هەمان شت دووبارە دەبێتەوە بەسچی لە فۆرمێکی تازە یعنی ئەمە هەر دووبارە بوونەوەی هەمان ئەو شتانەیە کە لە ئینەکەی تریشا هەیەی لە جوابەکانی ترا هەیەی بەڵام فۆرمەکەیان جیاوازە یعنی لێرە وتاربێژی خەریکی بەرەمێنانی ئەم وتنانەیە بەڵام تەبان وتنەکان بە تەکنیکی جاجیا بەرهەم دێن بەڵام هەمویان ڕەبتن بەچیەوە یەک سیستەمی بەرەمێنانەوە کە لە مێشکی وتاربێژایە ئەویش ئەم سیستەمە بە ئاوا ئیش دەکا کە چۆن وتاربێژەکە لە دۆخی زاڵیەتیا لە بەرامبەرەکەیدا بێڵێتەوە ئێستا دوایەوە بزانین چی ڕوودەدا ئایا جەماوەرەکە چی دەڵێن ینی ئەوانەی کە لەوێن چی دەڵێن تامان ئەوانەی لەوێن هەرە و سێ کارێکتەریانەوە لە سەرەتاوە هەر ئێوەش دایان ناسن یەکیان خێرەفۆنە هاوڕێی سکراتەوەی کە لەگەڵ سکرات دێ بۆ ماڵی کالیکلیس یەکێکیان کالیکلیسە کە خاوەن ماڵەکەیە کەوان لەوێ دانیشتون یەکێکیشان پۆلسە بەس پۆلس لێرە دەرناکەوێت لێرە خیرەفۆن دەردەکەوێت خیرەفۆن دەڵێ دیارەمانات گفتوگۆی تریان بینی وەی وتاربێژەکان بەس ئەمە کە گفتوگۆکەی سکرات دەبینن لەگەڵ ئەوە گفتوگۆیەکی ترە هەست دەکەن دەکەونە ناو دنیایەکی ترەوە بێگومان ئەمەی کە دەکەونە ناو دنیایەکی ترەوە جۆرێکی ترە چێژێکی تایبەتیە شتێکی تایبەتە بۆ ئەوان لەوێەوە دەڵێ خێرەفۆن دەڵێ سکرات و گۆرگیاز هەردووکتان دەنگی خۆشحاڵی ئامادە بوان دەبیستن و ئەوە دەبینن کە چەند بەم گفتوگۆیە دڵخۆشن یعنی خۆتان دەبینن ینی خەڵکەکە نەخەوی دێ نەبێت تاقەتە نە هێنە چونکەمووی بە شەوقێکەوە گوێ لەوە دەگرێت دەوێت بگاتە شتێک جا ئەمە ئەم گوێگرتنە ئەم شەوقە لەکوێوە پێیا دەبێت تەمان شەوقە گەیە بۆ ئێمە کاتێ لە بینی دوو وتاربێژە کە ئێمە متابعی دەکەین یا لە یاریەکە لە بینی دوو تەرەفە ئێمە دایمە متابعی چی دەکەین ئەوەی کە کامیان زاڵ دەبێت بەسەر کامیان یعنی چێش دەبینین لەوە کاتێ ئەوەی کە ئێمە بە تەرەفی خۆمانی دەزانین خۆمان کردوێتە تەرەفی لە چ کاتێکا بەرز دەبێتەوە لەو کاتە بەرز دەبێتەوە ئێمەش دەروونمان بەرز دەبێتەوە جۆرێک لە حەماسەت دەمانگرێت یعنی لێرە ئەوەی شەوقمان پێدەدا بۆ متابعکردن چییە مۆزوعی زاڵیەتیە بەڵام لێرە مۆزوعێکی تر هاتووەتە ئاراوە کە ئەوەیە هەمویان کەوتونەتە ناو بیرکردنەوەیەوە باشە ئەم پرسیارانەی سکراتە کە دەیەوێت حەقەتی وتاربێژی ڕۆشن کاتەوە کۆمەڵە شتیان لە بابەتەکە بینیوە دەیانەوێت بەرەبرە بڕۆن بزانن ئەم حەقیقەتەی وتاربێژی حەقیقەتەکەی چۆن ئاشکرا دەبێت دەیانەوێت لەلایەکەوە چێژ لەوە دەبینن حەقیقەتی وتاربێژی ئاشکرا بێت نەک حەقیقەتی گۆرگیاز وتاربێژی خۆی و پرسیارەکانی سوکرات بە شێوەیەکن کە زەمینە خۆش دەکەن بۆچی بۆ ئاشکابوونی ئەو حەقیقەتەی کە وتاربێژیەیەت ینی ماهیەتی وتاربێژی چیە وتاربێژی لەسەر بوونی لەسەر چی بەندە
چی نەبێ وتاربێژی وجودی نیە. تاوان خێرەفۆن دەڵێ هەموو ئەوانەی ئامادەن دڵیان خۆشە بەوەی کە ئێوە گفتوگۆ دەکەن، ئەڵێ خۆشم ئەسڵان من گفتوگۆی ئاواوە ینی خۆشیێکی وای بۆ من هەیە، من هەریشێکی تریشم هەبێ من تەفرەی دەدەم بۆچی بۆ ئەم گفتوگۆیەم لە دەست دەنەچێت. وام گفتوگۆیە بۆ من لە هەموو ئیشەکانی تر گرنگترە. یعنی چی؟ یعنی من ئامادەم درێژە بە گفتوگۆکە بدەین. دواتر کالیکلیسیش دەڵێ کالیکلیس لەبەرەوە دایما لەوانەیە وتاربێژەکانی تریشی بردبێتەوە ماڵ، دیارە کابرایەکی دەوڵەمەندە، شوێنی هەیە و جێگای هەیە، گۆرگاس میوانی ئەوە و زۆر گفتوگۆ و ئەوانەی بینیوە لە بینی ئەوانەی کە ئالی وتاربێژین و ڕەبتن بەو فەزای وتاربێژیەوە. بەڵام ئەمەی لەوانەیە یەکەم جار بوو بێ شتێکی ئاوا لەو گفتوگۆیە بێتە ئاراوە، ئەو بینی بێتی کە ئەمە گفتوگۆیەکی تەواو جیاوازە وەکو گفتوگەکانی تر نییە. ئەمە تەبان شەوقێکی پێداوە بۆی بزانێم گفتوگۆیە چییە، چی وا دەکات کە جیاواز بێت لە گفتوگۆی دوو وتاربێژکە لەوێ دانیشتون گفتوگۆ دەکەن. ئەڵێ خیرەفۆن باقی خوای گوێم لە گفتوگۆی زۆر گرتووە، بەڵام بیرم نایە کە هیچ گفتوگۆیەک لەو گفتوگۆیانە بەقەدەر ئەم گفتوگۆیە دڵخۆشی کردو. یعنی کالیکلیس پێی گفتوگۆکەی پێخۆشە. ئەگەر بیرتان بێ کالیکلیس لە سەرەتای گفتوگۆکە زۆر بەهینەوە قسە دەکات لەگەڵ سوکرات، ینی هەز دەکات گۆرگاز لە ماڵیانە شتێکی زۆر گرنگە کە گۆرگاز لە ماڵیانە کە سوکرات دێ وەکو بڵێ سوکرات دەیەوێت بە هەموو شێوێ سوکرات بچوو کاتەوە. ئەمانەتان لێ بینی. بەس ئێستا لە گفتوگۆکە کە ئەم گفتوگۆکەی بینیوە هەز بەچی دەکات، دەڵێ من گفتوگۆی بەو شکڵم خۆشم نەبینیوە. یعنی گفتوگۆکەی بەدڵە هەرچەندە ئەگەر ملاحەزە بکەین لە گفتوگۆکە گۆرگاسی ڕەفیقی کالیکلیس چییە؟ وەزعەکەی باش نییە، بەڵام ئەو چییە؟ گفتوگۆکەی بەدڵە دەیەوێت گفتوگۆکە بەردەوام بێ. تەبان سەبەبەکەشی تەسەوەر دەکەم بگەڕێتەوە بۆەوەی کام گفتوگۆیە فعلەن جیاوازە لەو گفتوگۆ دووبارانەی کە لە بینی وتاربێژەکانە هەن نەوە دووبارە دەبنەوە. ئەڵێ من کالیکلیس دەڵێ من حەز دەکەم هەموو ڕۆژەکە ئەسەن بۆ گفتوگۆیە بەرینە سەر، ینی من خۆشێکی زۆر هەست بە مانووبوون ناکەم لەم گفتوگۆیە. دوایەوە بزانینی تر بابەتێکی تر دەست پێ دەکا، سوکرات دەست بە قسەکردن دەکا، دەڵێ زۆر باشە کالیکلیس بۆ منیش هیچ کێشە نییە درێژە بە گفتوگۆکە بدەین، بەڵام ئەگەر گۆرگاس ڕازی بێت، ینی ئەگەر گۆرگاز ڕازیە من مەناعەتم نییە و منیش پێم خۆشە درێژە بە گفتوگۆکە بدەین تا حەقیقەتەی کە شوێنی کەوتین بۆی ئاشکرا بێ ئاشکرا بێت، ینی حەقیقەتی وتاربێژی. گۆرگاس زانی چی دەڵێ؟ جاگوێی لێ بگرن لە گۆرگاز بزانن چۆن هەر بە هەمان نەریتی وتاربێژیەوە جوابەکان دەداتەوە. کە هەمووی ڕەفتی بە بەرزی و نزمی و بەراورد و توزانم کەمی و ئەوانەوە هەیە. هەست بەوەی کە گەورەیت هەست بەوە بکەی کە بچووکیت شەرم بکەی خەجاڵەتات بگری، ئەمانەی کە لە شتێکا لە ئاساس کە تۆ ئەو هێزتیان نەبووە مەوزوعیش لەمانە دەسوورێتەوە، لەو شتانە دەسوورێتەوە کە وتاربێژ هەم هی وتاربێژن هەم هی کۆمەلگاشن بەگشتی، مەوزوعی شەرەف و مەوزوعی غیرەت و مەوزوعی ئەوانەی کە هەن. گۆرگاز دەڵێ سوکرات خەجاڵەت دەمگرێ گەل لێرە لە گفتوگۆکە بکشێمەوە، وەکو وا بێت پاڵەوانێک لە ناو جەنگا بێ وعدی دابێ کە بچێتە ناو جەنگ لەگەڵ یەکێکە تا ئاخر نەفەستا نەتیجە دەردەکەوێ، بەڵام لە نیوەی جەنگەکە بڵێ من لە وعدەکەم پەشیمان دەبمەوە. یعنی چی؟ یعنی ئەمە هینە جۆرەکە لە دۆڕان. ئەڵێ من خەجاڵەت دەمگرێت چونکە من پێشتر ینی ئەلێرا لە گفتوگۆکە بکشێمەوە. بۆچی؟ چونکە من خۆم ئەوم بە ئاشکاوت هەر کەسێک گەر پرسیارێکی بێت وەڵامی دەدەمەوە، لەبەر ئەوە من ئەمەم وتووە ئەمە پیا و وعدی داوە نابێت لە وعدەکەی خۆی پەشیمان بێتەوە. ئەمە ئەگەر بە جۆرێکی تر بێنینە ناو یاریەکەوە، یاری مستەکۆڵە یا یاری یا هونەرە جەنگیەکان، ئەو کاتە دوو کەس مبارەزە دەکەن، بڕیار دەدەن مبارەزە بکەن بۆ ئەوەی کامیان بەهێزتر لە ویتریان لە نیوەی یاریەکە یەکێکیان
هێشتاکو یاریەکە نەگەیشتوە بە نەتیجە تا دەرکەوێت کێ زاڵە و کێ بەزیوە یەکێک بکشێتەوە تەمامە ئەمە چییە؟ ئەمە لە شەهامەتی پاڵەوانەکان ناوەشێتەوە ینی هەمووی ڕەبتە بە مەوزوعانەوە تەمان لێرەش مەوزوعی شەرم و شەرەف و شکۆ و ئەم شتانی کە بەکاردێنێن هەمووی لە پێناو چیایە؟ لە پێناو هێزایە یعنی ئەوەی بەهێزە ئەوە شکۆدارە ئەوە فلانە ئەوە فیسارە ئەوەی تەسلیم نابێ ئەوەی فلان کۆمەڵە شتەکە ڕەبتن بەو نەریتەوە کۆی نەریتەکەەوە تاوان سوکرات لە دەرەوەی ئەمەیە بۆچی چونکە ئەو گفتوگۆ بە منافەسە و کێبرکێ نابینین بۆیە گەر ئامادەبووان ڕازین با بچینەوە سەر گفتوگۆکەوە پرسیارێکی شت هەیە بیکە یعنی من ئامادەم بۆ خولێکی تری گفتوگۆکە اینجا بزانین سوکرات لەکوێوە دەست پێ دەکاتەوە و چی دەڵێ و چۆن دەچێتەوە ناو بابەتەکە کە لەبارەی چیەوەیە لەبارەی گفتوگۆکەیان لەبارەی وتاربێژیەوەیە لەبارەی ئەوەیە وتاربێژی چی دەکات سوکرات دەی باشە بە وردی گوێم بۆ ڕاگرە تا پێت بڵێم لە قسەکان تا چی تووشی سەرسوورمانی کردوون تەمان لێرە دوایەوەی ئیزنی لێ وەرگرت ئیتر باسی لێکدژەکە دەکات ئەو لێکدژەی لە وتنەکانی جوابەکانی وەڵامەکانی بڵێن گۆرگیاسا هەیە لەکوێ لێکدژی دروست بووە و ئەمیژەم لێکدژەی دەرک پێ کردووە دەبێت بێت پێی بڵێت ئەوە لێکدژیتایە بوونی لێکدژی مانای چی دەگەێنێ مانای ئەوە دەگەێنێ ئەو ڕەیە پوچە وە پوچێکی تایە لە شوێنەکە کێشەی تایە دەبێت چارەسەر بکرێت ئەڵێ لێرە شەر پێی دەڵێت دەکرێت لە ڕوویەکی ترەوە تۆ ڕاست بیت و من باش تێ نەگەیشت بم ینی لەوەی کە ئێستا دێڵم لەبارەی تۆ لەوانە لە لایەکی ترەوە من لە گۆشەنیگایەکەەوە سێرم کردبێ ئەم لێک دژەم تیا بینی بێ بەڵام دەکرێت شتەکە جوانە بێ من غەڵەتیە گەیشتبم ینی چی یانی تۆ دەتوانیت لە ڕێگەی بەرگریکردن لە مەوزوعەکەەوە لە ڕێگەی نەک بەرگریکردن لە ڕێگەی ڕۆشنکردنەوەی مەسەلەکەەوە لێک دژەکانەوە گەل لێک دژنیە بۆ ڕۆشنکەرەوە لەوانەیە من بە هەڵەچوو بم ئەگەر لێک دژیشەی ترە و کاتە دەبێتی بکەین دەبێت دەری بێنی چونکە ئەمە شتێکی پوچە دەبێت فڕی دەنە دەرەوەی گفتوگۆکە چونکە ڕێگەل لەوە دەگرێ حەقیقەتیە و بابەتە ئاشکرا ببێت ئەڵێ ئەڵێ بەڵام تۆ نەدوت کە توانای ئەوەت هەیە وتاربێژی فێری هەر کەسێ بکەیت کە دەتەوێت ئەڵێ تۆ نەدوت کە توانای ئەوەت هەیە وتاربێژی فێری هەر کەسێ بکەیت کە دەتەوێت تەوانە ئەمە قسەیە کە هەر لە سەرەتاوە گۆرگاس کردوویەتی و کالیکلیس هەردەیکا کە دەڵێ سوکرات بەر لەوەی گفتو بێ بۆ لای گۆرگاس سوکرات دەڵێ ئەوەشی وتووە تۆ ئەگەر پرسیارە دەیە لە بەرنامەی ئەوە هەیە وەڵامی هەموو پرسیارێک بداتەوە وتوێتی من وەڵامی هەر پرسیارێک دەدەمەوە کە لێم بکرێت ئەوەی دێنێتەوە بیر بزانین دوای ئەوە چی دەکات سوکرات گۆرگاسیش دەڵێ باو واموت سوکرات دەڵێ لە لایەکێتی شۆ تۆ وتت هەر کەسێک فێری وتاربێژی ببێت ئەوە دەتوانێت لەبارەی هەموو مەسەلەیەکەوە کە خەڵکی لەبارەیەوە ناکۆکیانەیە تەنها بە باوەڕ پێکردن و لە خەڵکەکە بکات بێنە سەر ئەو ئەو ڕایەی کە ئەو دەیەوێت بەبێ ئەوەی هیچیان لەبارەی بابەتەکەەوە بۆڕون بکاتەوە و بیان گەێنە بەزانینەوە بابەتە تەوانەوە پێشتر لەوانەکانی پێشوە گۆرگاسەمەی وت بەڵام لە شوێنێکی تیشا دەڵێ چی لە شوێنێکی ترا دەڵێ کە سوکرا لێ دەپرسێ ئایا ئەو کەسانی کە ئێوە فێری وتاربێژیان دەکەن بۆ نمونە وتاربێژی لەبارەی ڕەوا و ناڕەواوەیە ئەمانە زانینیان هەیە بە ڕەوا و ناڕەوا دوای ئەوە ئێوە فێری وتاربێژیان دەکەن یاوەکو چی یاوەکو فێریان ناکەن و بەبێ ئەوەی بزان ڕەوا و ناڕەوا چیە ئەوان دەچن لەبارەی ڕەواوی و ناڕەوایی شتەکانەوە قسە دەکەن بۆ شتێک دەکەن بە ڕەوا و شتێک دەکەن بە ناڕەوا تاوان گۆرگیاس دەڵێ چونکە گۆرگیاس بە پێی زولفەکە دەڕوا بەڕێوە لەکوێ بزانێ نقطەی زوعفی هەیە لەوێ شتێک دروست دەکات ئەگەر شتەکەش وا بێ ئەوانە بێ دروستی دەکات لەبەرەوە گۆرگیاس لەو شوێنەکەی تر جواب دەداتەوە دەڵێ ناسوکرات وانە ئێمە هەر ئەوانەی کە دێن لای خۆمان وتاربێژیان فێر دەکەین ئەگەر نەزانن ڕەوا و ناڕەوا لەبارەی ڕەوا و ناڕەواوە نەزانن ئێمە خۆمان فێریان دەکەین اینجا وتاربێژیان فێر دەکەین بەڵام لە شوێنێکی دیشەوە وتوێتی چی وتوێتی نا ئێمە تەنها وتاربێژی باوەڕ پێکردنە بەبێ زانین یانی ئێمە دەتوانین خەڵکی وا لێ بکەین باوەڕ بە شتێک بێنن بەبێ ئەوەی بیان گەێنین بە زانینی ئەو شتە
ینی لێرە چی هەیە فعلەن لێک دژیەکی ئاشکرا هەیە لە قسەکانە جا سوکرات ئەم لێک دژیە دیاری دەکات و پێی دەڵێ گۆرگاز دەڵێ وایە ئەوە بۆ چوونی منە ئەڵێەوە بۆ چوونی منە کە بەبێ زانین ئێمە دەتوانین وا لە خەڵکی بکەین بڕوا بە شتێک بێنن سوکرات دوایەوە بەردەوام دەبێ بۆەوەی تەواو لێک دژەکە ڕۆشن کاتەوە ئەڵێ تۆ کەمێک لەمەوە بەر ئەوەشت وتار بێژ لەوەژا کە پەیوەندی بە تەندروستیەوە هەیە دەتوانێت لە پزیشک باشتر وا لە خەڵکی بکە باوەڕ بەوە بکەن کە دەیڵێت یعنی ئەگەر پزیشکێک و وتار بێژێک بچن بۆ لای نەخۆشێک پزیشکەکە بیەوێ قەناعەت بەم نەخۆشە بێنێ کە ئەم دەرمانەی دەیداتێت چاکی دەکاتەوە وتار بێژەکەش بێت ئەمە بکا لەگەڵ نەخۆشەکە بێگومان ئەوەی کە ئەم ینی گۆرگاز سوکات دەڵێ بە گۆرگاز دەڵێ تۆ وتت وتار بێژەکە باشتر دەتوانێت قەناعەت بێنێ بە نەخۆشەکە کە ئەم دەرمانە چاکی دەکاتەوە تا پزیشکەکە بزانین لێرە گۆرگاز چی دەڵێ گۆرگاز دەڵێ بێگومان لە بەردەم جەماوەردا ئەوە دەتوانێت بکات یعنی چی یعنی ئەگەر وتاربێژێک و پزیشکێک بچن بۆ لای کەسێک کە خۆی پزیشکە و نەخۆشە تەبەن کە خۆی پزیشکە و نەخۆشە ئەم پزیشکەش دەچێت چاکی دەکاتەوە ئەلێرە لە ڕاستیە گۆرگاز قسەکردنی بڵین وتاربێژ هیچ معنایەکی نامێنێت بۆ ئەم پزیشکە ئەلێرا کێ قسەی کێیانی کێ دەتوانێت قەناعەت بەو نەخۆشەکە بێنێت کە ئەم دەرمانە فعلا هی ئەو نەخۆشیەیە چاکی دەکاتەوە پزیشکەکە خۆی دەتوانێت چونکە ئەو کاتە پزیشکەکە لەبارەی دەرمانەکەەوە دەڵێ ئەم دەرمانە ئاوایە لەوە دووسم کردووە ئەوەی تایە نەخۆشەکەی تو ئاوایە ئەمە دژی ئەوەیە بۆی تەحلیل دەکات و بۆی دیاری دەکات و بەم زمانە پزیشکەکەش کە خۆی نەخۆشە لەوە دڵنیا دەبێتەوە کە ئەمە دەرمانی نەخۆشیەکەیەتی وە دەشتوانێت چی بکە تحقیق لەوە بکە ئایا ئەو دەرمانەیە یا ئەو نییە بۆچی چونکە پزیشکەکە دەزانێت دەرمانەکە چییە بەڵام وتاربێژەکە نازانێت لێرەیانی وتاربێژ تەنها دەتوانێت کێ قەناعەت پێ بێنێ ئەوانەی کە جاهلن وەک خۆی بەچی بە دەرمانەکە و ئەو دەتوانێت ئەوەی کە جاهلە قەناعەتی پێ بێنێ باشتر لە دکتۆرەکە تەواو دواتر دەچێتە سەریکە بۆیە لێرە دەڵێ چی دەڵێ لە بەردەم جەماوەر لای ئەو یانی چی یانی ئەوانەی کە نازانن ئەوانەی جاهلن بە شتەکان ئەم دەتوانێت ئەو شتانەیان قەناعەتیان پێ بێنێ بەو شتانەی کە ئەمان جاهلن پێ باشتر لە کێ باشتر لە کەسێک کە زانایە بەو شتە و ئەوەی زانایە کە دێ باسی بۆ ئەم شتیان بۆ دەکە فعلەن جەماوەری گوێ لەمە ناگرێت کە ئەمە چییە و چۆنە و کەسێکی پسپۆر بێنن لە بۆ نمونە لە مەجای دروستکردنی زەڕا قسە بکە بۆ خەڵکێک بڵێ زەڕە ئاوایە و لەگەڵ کەسێک وتاربێژێک بێنی باسی ئەوە بۆ بکە ئەم زەڕەیە کە هەیە ئەم قومبەلە زەڕەیە توزانم بۆمبە قازانجی هەیە خەڵکەکە گوێ لەوە ناگرێ ئەمە چییە خەڵکەکە بی لەوە دەکاتەوە ئەمە بۆچی باشە ئیتر خۆی لە خۆیان چییە چی نییە مەوزوع نییە لەبەرەوە لێرە ڕۆڵی وتاربێژ دێتە پێشەوە جەماوەرێک کە نایەوێ ئەوە بزانێت چییە و بەڵام دەیەوێ بزانێت سوودی بۆ چییە لێرە وتاربێژیش نازانێت ئەوە چییە و بەڵام دەتوانێت چی بکە دەتوانێت قەناعەت بەوانە بێنێ کە ئەو شتێکی چاکە و قبوڵی کەن ئێستا بەرەبەرەوە زانم شتێک ڕۆشن دەبێتەوە کە وتاربێژەکان چۆن ئیش دەکەن و لەکوێ دەتوانن ئیشکەن لەکوێ دەتوانن یان ئیشەکەیان ناڕوە ئەڵێ وایەوە بۆ چوونی منە ینی ئەوە بۆ چوونی منە کە وتاربێژێک لە پزیشکێک باشتر دەتوانێت لەبارەی دەرمانێکەوە کە زانینەکەی لای پزیشکەکەیە قەناعەت بە کەسێک بێنێ بەڵام بە مەرجێکی بە مەرجێ جەماوەر لێ بێت سوکرات بە تەعەجوبەوە نانی بەسە سوورمانەوە دەڵێ لە بەردەم جەماوەردا
بێگومان مەبەست دەوەیە لە بەردەم ئەو کەسانەی کە هیچ لەبارەی ئەو مەسەلانەوە نازانن، ینی لەبارەی مەسەلە پزیشکەکانەوە هیچ نازانن. بەڵام مەحاڵە وتاربێژێک بتوانێت لە بەردەم ئەو کەسانەدا کە لەو مەسەلانەدا زانن قسە بکات و وایان لێ بکات بڕوا بە قسەکانی بکات. وازانم ئەمە ڕۆشنە بە نمونەکەی تر پێشتر ڕۆشنم کردەوە کە گەرات و نەخۆشەکە خۆی پزیشک بێ ئەمەی تر کێشە دروست دەبێت، یا ئەم وتاربێژە بچێتە ناو کۆمەڵە پزیشکەوە کە مناقەشەی دەرمانێک دەکەن، ئەمە تەبەن چی بکە دەبێت لەناو پزیشکانە چی بکە، هەر ئەسڵەن زمانەکەیان نازانێت کە گفتوگوی پێ دەکەن ئەو چەمکوزاراوانەوە و زمانە تایبەتی کە بەکاری دێنن ئەو ئاگاداری نین، ینی بەچی قەناعەتیان قەناعەتی بە دکتۆرەکان کا بەچی تاوان ئەمە ناتوانێت لەوێ قەناعەت بەوان کا دەتوانێت قەناعەت بەکێ بکە خەڵکێک کە نازانن ئەم شتانە چین، ینی جاهلێک دەتوانێت قەناعەت بە کۆمەڵێ جاهل بکە لەسەر شتانێک کە زانایەک بەو شتە ناتوانێت چی بکە قەناعەت بەو خەڵکە جاهلە بکە بەو شتە. بۆچی؟ چونکە زانایەک لەسەر ئەساسی زانینەکە بڕواکە دێنێتە ئاراوە، یانی دەبێ ئەو کەسە بگاتە زانینەکە کە گەیشتە زانینەکە و کاتە خۆی باوەڕیش بە شتەکە دەکا کە ئەو شتە ئاوایە. بەڵام ئەم بەبێ زانینەکە دەتوانێت چی بکە باوەڕ بە خەڵکەکە بێنێت. چ کاتێک ئەمە ڕوودەدا کە ئەو خەڵکە پێویستی بەوە نەبێ بزانێ ئەو شتە چییە، تەنها پێویستی بەوە بێ بزانێت هەر ئەوەندە سوودی هەیە بۆ ئەویانە، نەتە سوودەکەشی هەبێ یان نەبێ، گرنگەوەی ئەم کەسە قەناعەتیان پێ بێنە کە سوودی هەیە و ئەوانیش بەکاری بێنن. هەر لێرەوەیە تەبەن وتاربێژەکان گۆرگیاز دەڵێ وتاربێژەکان هەموو ئیشی ئەوانی تر لەسەر وتاربێژەکان ڕاوەستاوە، یانی چی؟ یانی هەموو ئیشی تر لەگەڵ جەماوەرێکایە کە جایە لە بەو شتانە و ئیشی ئەوانیش بەبێ جەماوەرەکە ناڕوا. ئەی ئەوەی وا لێ دەکات جەماوەرەکە بێتە ژێرباری ئەمان چییە؟ وتاربێژە. وفعلا لێرە گەربیری لەکەین و قسەکەی گۆرگیاز واقعیە. گۆرگیاز جەماوەرێکی جاهل ئەوانەی کە لە پیشەیەکە شارەزان بۆەوە ئیشەکەیان بڕوا ناچارن پشت بەو وتاربێژە بەسن تاوەکو خەڵکەکە قەناعەت پێ بێنن بۆەوەی ئەمان ئەمی کە هەیە بیکەن و ئەوان لیان قبولکەن. وەکو نەخۆشەکە و عینەکە کە دەڵێ لەگەڵ براکەما کە پزیشکە بچوون بۆ لای نەخۆشەکە. ئەمە تەوانات بینیوتان خۆتان لە ژیانی ڕۆژانە چۆن نەخۆشیێک و تۆ قەناعەت پێدێنی هەرێکە لە ئێمە بجۆرێک لە وتاربێژیت هەیە، تەنانەت بۆ قەناعەت پێێنانی مناڵێک کە شتێک بکە. ئێمە زۆر جار کۆمەڵە درۆ دەلەسەر دەکەین، شتانێک دەکەین درۆن، بەڵام بۆ ئەوەی منداڵەکە بخێنە ژێر ئەو فەرمانەوە، ینی منداڵەکە وا لێ بکەین لە ماڵ بمێنێتەوە، وا لێ بکەین کە نەجوولێ، وا لێ تەنان کۆمەڵە ئەفسانەی بۆ دروست دەبێت وەکو شەو لە بان و نازانم چی و ئەمانە بۆچی هەمووەمە تەمان قەناعەتی پێدێنین کە ئەو شتە هەیە. قەناعەتی پێێنا و کاتە ئەوە دەبێتە دەسەڵاتێکی ناوەکی بەسەریەوە نایە لە جوڵە بکە، یعنی فعلا وتاربێژی چی هەیە؟ دەسەڵاتی هەیە. فعلا لە دەرەوەی دەکرێتە دەروی بابەتەکە. بۆچی؟ چونکە تۆ ئیش لەسەر کارکردنیە و شتە دەکەی، ینی بۆ ئەو قازانجا یا زەرەرە. لەبەرەوە لێرە لەسەر ئەوانەی کە لەسەر بنەمای بەرژەوەندی مامەڵە لەگەڵ شتەکانە دەکەن، ئەیتر لە بەرژەوەندیەکەەوە تەماشا دەکەن، ئەرێ ئەو شتە سوودی هەیە یا بۆ من یان نا، ئیتر هەرچی هەبێ و خۆی لە خۆیان چییە؟ ئەوە مشکلەی من نیە، سوودی هەیە یانە. جا لێرە کە لەسەر بنەمای سوود بوو ئەو کاتە زانین وجودی نامێنی. تۆ لێرە پێویستت بە زانین نییە، پێویستت بۆیە بزانی ئەرێ ئەمە چاکە یا چاکنە. یەکێکی ژات پێی وتی چاکە، بڕوای پێێنای کە چاکە، ئەو تۆ دەچی بەکاری دێنی لەوانەشە چاک نەبێ و بتکوژێت. هەر بەشێک لە هین لە چارەسەری پزیشکیوانە ڕەبتی بەم قەناعەت پێێنانەوە هەیە. هەر لەبەرەوەی هەندێک پزیشکەیە لەوانەیە لە مۆزوعینە شارەزایەکی وای نەبێت لە پیشەکەی خۆیان، بەڵام مامەڵەکردنی لەگەڵ نەخۆشە و قەناعەت پێێنانی بە نەخۆشەکان، ئەم قەناعەت پێێنانەیان جاری وا هەیە نەخۆشیەکە سایکۆپاتیە، ینی وە تەستی دەکاتە سەر سایکۆلۆژیای کەسەکە فعلەن ئەم باشتر چاکی دەکاتەوە لە کەسێکی تر لە کاتێککە ئەم کەمتر شارەزایە لە دکتۆرێکی ترکە زۆرتر شارەزای. یعنی خۆی بەشێک لە مۆزوعی قەناعەت لەم ئیشانە ڕۆڵ دەبینێ و هێنیش هەیە، نەتیجەشی هەیە، بەڵام نەتیجەکە هەمووی لەسەر چیت بەندە؟ لەسەر جال. چونکە ئەسان ئەوەی کە کەسەکەی نەخۆش خستو هەر جا لە خۆی، یعنی ئەوەی کە وای کردووە کەسەکە تووشی
ئەو حاڵەتە سایکۆلۆژیە بێت هەر لە بۆی جەلەوە تووشی بوو کاتێک کەسێک لە شتێک دەترسێت لە بەرەوەی مەجهولە و ئەم جاهێ لە بەو شتە بۆیە لێ دەترسێت زۆرێک لە نەخۆشیەکان وایە یانیەوە فعلەن زۆرێک لە نەخۆشیەکان هین هەر سایکۆلۆژیا بڵێن پزیشکی دەرونی خۆی دەبێ ئیشەکەی ئەوە بێت بەس ئەمیش تەمەن لە کۆمەڵی ڕێگا ئەویشە دەبێت ئەسلوبی قەنەعات پێهێنانیە بێ یان دەبێ وتار بێژ بێ تاوەکو ئەو کەسە بەرێتە ئەو شوێنە قەنەعاتی پێ بێنە بیباتە ئەو شوێنە یعنی ڕازگۆ نیە لەگەڵ نەخۆشەکەی و ئەو هەست دەکات نابێ ڕازگۆ بێ لەگەڵ نەخۆشەکەی چونکە ڕازگۆ بێ لە ڕووی سایکۆلۆژیەوە زەرەی لێرە جاین دوای ئەوە چی ڕوودەدا ئەڵێ گۆرگاز دەڵێ ڕاستەکەیت بە سوکرات دەڵێ یعنی کە دەڵێ لە بەردەم پزیشکەکانە ناتوانێت لە بەردەم جەماوەرێکی کە هیچ لەبارەیەوە مەسەلانەوە نازانێت دەتوانێت قەنەعات بکات جاین دوایەوە سوکرات دەڵێت چی ئەگەر وتاربێژ لە باوەڕپێکردنی خەڵکیدا بە مەسەلەکانی تەندروستی لێهاتووتر بێت لە پزیشک ئەوە دەگەیەنێت لێهاتووترە لە کەسێک کە زانینی لەبارەیەوە مەسەلانەوە هەنی وتاربێژ ئەگەر لە پزیشکێک لێهاتوو بێ لەبارەی ئەوە قسە لەسەر دەرمان بکە ئەوە لە کەسێک لێهاتووترە کە لەو شتە دەزانێت لە کاتێکە ئەم خۆی لە ئەو شتە نازانێت چییە یعنی ئەو کاتە کەسێکی جاهل بە شتێک باشتر دەزانێت ئەو شتە چییە تاوەکو کەسێک زانا بەو شتە هەڵێ پێکمان لێهاتووترە تاوان ئەم دوو منتقە جیاوازە خۆی لە منتقەیەکیانە وتاربێژەکە لێهاتووە لەوەی کە قەنەعات بە خەڵک بێنێ کە ئەمە سوودی هەیە بۆیان بەڵام خۆی شتەکە چییە لە ڕاستیە ئەمە وتاربێژەکە هیچی لەبارەوە نازانێت بەڵام کە جەماوەر حزوری پێیا کرد ئەو کاتە وتاربێژەکە باشتر دەزانێت لە کێ لە پزیشکەکە و ئەمەتان زۆر بینیم کە کەسێکەیە فعلەن لە شتێک شارەزایەوەیەکی تر شارەزانیە بەڵام خۆی وا دەنوێنێت کە شارەزایە ئەمە لای خەڵکی مەقبولە تا ئەوی تر سوکرات مەبەستت ئەوەیە وتاربێژ گەر پزیشکیش نەبێ لەو مەسەلانەدا لێهاتووترە لە پزیشک تەمەن لەبارەی چێتی شتەکەەوە ئەو پرسیار دەکات نەک لەبارەیەوە کە چۆن خەڵکی قەنەعات پێ بێنێ یعنی فعلەن ئایا ئەو لەمە دەزانێت تا بزانێ دەزانێت ئەمە چیە تا بزانێت سوودی بۆچی هەیە ئێمە نەزانم ئەمە چیە چۆن دەزانم سوودی بۆ شتێکە یانیەتی و دەبێ بزانم ئەمە چیە جا دەتوانم ئەوە تەحدید بکەم یعنی دیاریکردنی ئەوە لەسەر چی بەندە لەسەر زانینی ئەمیتریا گۆرگاز دەڵێ بەدڵنیایەوە سکرات بەڵام تۆ دەزانی ئەوەی کەسێک نایزانێ گەر پزیشک نەبێ کەسێک نایزانێ گەر پزیشک نەبێ پزیشک دەیزانێ یعنی وتاربێژ کە کەسێکە شتەیە شتانێکەیە نایزانێ یعنی ئەوەی کە پزیشک نییە کە وتاربێژەکە خۆیەتی شتانێکەیە نایزانێ کە ڕەفتە تەوان بە پزیشکیەوە ئەوەی کێ دەیزانێ پزیشک دەیزانێ ئەو شتانە وەرگاسیش دەڵێ ئەوەش وایە سوکرات دەی گەر ئەمە وابێت و وتاربێژ لە باوەڕپێکردنی خەڵکیدا بە مەسەلە پزیشکیەکان لێهاتووتر بێت ئەوە دەگەیەنە کەسێکی نەزان باشتر دەتوانێت باوەڕ بە خەڵکێکی نەزانتر لە خۆی بێنێت تا کەسێکی زانا ئایا ئەمەوانە لێرە یعنی ئەوەی زانایە بە نسبەت جەماوەرەوە نەزانە بۆچی چونکە زانە ئەو شتە وەک ئەوەی کە هەیە باسی دەکات بەڵام ئەمیتر وا باسی دەکات کە بەدڵیەوانە لەبەر ئەوە کاتێک زانایەک و وتاربێژێک کە نازانێ ئەو شتە چیار دووکیان قسە لەبارەی مەسەلەی کۆ دەکەن لە بەرامبەر جەماوەرەکە کە لە وتاربێژەکە نەزانترە ئەو کاتە ئەوان گوێ لە چی دەگرن گوێ لە وتاربێژەکە دەگرن گوێ لە زاناکە ناگرن بۆچی چونکە نایانەوێ بزاننەوە چییە دەیانەوێ بزانن سوودی هەیە بۆ یانیانە یعنی نایانەوێ بزانن چییە تا بزانن سوودی هەیە یانە خۆیان نایانەوێ بگەڕێن بە شوێنەوە بێگومان لەو حاڵەتە وتاربێژەکان ئەمە دەخوازنەوە
ئەوان بۆیان دیاری دەکەن کامان قسەکەیان کردیانی قسەکەیان تەواو ئەوان دەیکەن بەبێ ئەوەی بزانن ئەوەی دەیکەن چییە؟ گۆرگاس دەڵێ ئەوەش وایە ببوورن گۆرگاز دەڵێ بەلایانی کەمەوە لەو حاڵەتەدا وایە یعنی لەو حاڵەتەدا نەزانەکە دەتوانێت باوەڕ بە خەڵکی بکات تا زانەکە سکرات کەواتە وتاربێژ بە گوێرەی هونەرەکانی تری شەمان کار دەکات و پێویستی بەوە نیە هیچ لەبارەی حەقیقەتی شتەکانەوە بزانێت ئەو تەنها ئەوەی پێویستێتی ئەوەیە کە ڕێگایەک بدۆزێتەوە بۆ ئەوەی ئەو جەماوەرە نەزانەی کە قسەیان بۆ دەکا بڕوابەوە بکەن کە ئەو لەو بابەتەی کە بابەتی زانینی زاناکەیە زیاتر لە زاناکە لەبارەیەوە دەزانێت یعنی لێرە وتاربێژەر ئەوە نییە کە یعنی هەر قسەتکە بۆ خەڵکە کۆ بڵێ مەسوودی هەیە دەبێت بەلەوە ئەسڵەن وێنەیەک بۆ خۆی دروستکە ئەو خەڵکە قەناعەت پێ بێنێ کە ئەم دکتۆرە و نەکار دکتۆرە لەو دکتۆرەکەی پاڵیشی کە لەوێت دانیشتووە لەو شارەزاترە تەمەنەوە بەچی دەکە دەبێت کۆمەڵە حکایەت بێنێتەوە و عادەتەن ئەمانە بەچی دەکرێن بە حکایەت دەڵێن من فەرەزەن چوون بۆ لای نەخۆشێ ئاوە ئەم حکایەتانە دەکات تا ئەوان باوەڕ بێنن بە حکایەتەکان و باوەڕیان هێنا و کاتەم کەسە بە زانا دەردەکەوێت و هونەری خۆ بە زانا دەرخستن نیشاندان ئەمە ینی ئەم تەکنیکێکی زۆر تایبەتەوە خەڵکێک فعلەن دەتوانێت لە ڕێگەی کۆمەڵە وەسایلی زۆر بچووکەوە خەڵکێکی جاهل بە شتانێک وا لێ بکا کە لەبارەی شتەوە دەزانێت واگەرم لە حەزتان کردبێ هەر لە ناو ئەو ڕۆشنبیرێکی ئەمەتیایە دەسوڕینەوە خەڵکانێک گەیە لەبارەی مەسەلانێک کۆمەڵە مەسەلەوە قسە دەکەن فعلەن شارەزاییان لەو مەسەلانە نیە بەڵام کە قسە دەکەن تۆ وا دەزانی ئەمانە شارەزاییەکی زۆریان لەبارەی ئەو مەسەلانەوە هەیە چونکە دەڵێن من فلانە کتێبم خوێندەوە لە فلانە کتێبە ئاوا و فلانە دیار ئاوا و کۆمەڵە شتی لەمانە دێنێتەوە ئەو فۆرمە دروست دەکەن و ئەوانیش نەدەزانن فلانە کەس کێ و فلانە کتێبکی چییە و نەخوێندویانێتەوە بەڵام ئەگەر کەسێکم کتێبانی خوێند بێتەوە و شارەزا بێت ئەم کەسە کاتێک قسە دەکات ئەو کاتە هەموو ینی نەزانیەکەی ئاشکرا دەبێت بەڵام بۆ ئەوانەی نەزانن نەزانیەکە ئاشکرا نابێت دەکرێت زۆر شتەیە تۆ دەتوانانی دووسی کە کاتێک کە تۆ سایکۆلۆژیای جەماوەرەکەت ناسی زانی چۆنن ئەوەتە تۆ بە ئاسانی دەتوانانی چی بکەی ئەو وێنەیە دروستکەی دوای ئەوەی کە وێنەکەت دروست کرد ئەو کاتە لە دوای ئەمە دەتوانی پێیان بڵێ فلانە شت بکەن و فلانە شت مەکەن بۆچی چونکە ئەو ئیتر بووەتە مەرجەعی ئەو شتە یعنی ئەو کەسەیە کە دەزانێ ئەوان نازانن ئەمانیش سیقیان پێیەتی کە دەزانێ لەوێ کەسەکان پێیەتی کە دەزانێت بە گوێشی دەکەن کە شتەکە دەڵێ لە کاتێکە ئەم نازانی بەڵام ئەمە ئەگەر بێت و لە کۆبوونەوەیە کابێ لە شوێنەکە بێ کە کەسانێکی پسوەڕ لەو مەجالە ئامادەن ئەم کەسەی تر خۆی ئەسەن خۆی هەر ناتوانێت بچێتەوە شوێنە و لێرە ئەم دایمە لە ترسێکی لە ناو ترسێکی سەختا دەژی چونکە فعلەن خۆی لە ناو خۆیان دەزانێ نازانێت بەڵام ئەو خەڵکەی کە لەوێ نازانن کە ئەم نازانێت چونکە ئەم توانیوێتی نەزانینی خۆی لەوان کاتە زۆرێک لە زانین ینی پەردەی زانین بەسەر نەزانینەکەی خۆیان بدا ئاڵێ تەمان کەواتە وتاربێژ تەنها پێویستی بە چییە؟ پێویستی بەوەی ئەو ڕێگایە چۆن بدۆزێتەوە خەڵکەکە وا لێ بکە ئاوای ببینن کە زاناترە لەو کەسەی کە زانایە و ئەم ڕێگای توانی بدۆزێتەوە یانیەوە چی فێر دەکەن ئەو توانستەی دەدەنێت چۆن بتوانێت سایکۆلۆژیای جەماوەرەکە بخوێنێتەوە و لە ڕێگەی ئەوە بتوانێت ڕێگایەک بدۆزێتەوە بۆ ئەوەی جەماوەرەکە وا لێ بکە ئەم بەزانا ببینن نەک ئەو تەوانم بۆ ئەوەی ئەو بەزانانە بیدێ دەبێت شتانێکی ژێر لەبارەی ئەوە وێنە ئەویش دروست کاتەوە یعنی کەسێکی زانا دەیە کەسێکی وتاربێژ دەیە دەبێت وتاربێژەکە بێ وێنەی زاناکە وەک چی وێنا بکاتەوە وەک نەزانێک وێنای بکاتەوە بەچی فەرزن کۆمەڵی قسە دەکا خەڵکەکە لی تێناگە دەڵێەوە هەر لە خۆیەوە قسە دەکات ینی کۆمەڵە شتی و بابەتەوە دەتوانێت بەکاربێنێ بۆ ئەوەی کە ئەوەی زانایە وای نیشاندا کە نەزانە ینی ئاڵوگۆڕ بەخۆی ئەو بکات لە پێشچاوی چی لە پێشچاوی جەماوەرەکە تەمام توانای گۆڕینی وێنەکان توانای گۆڕینی باهاکان هەموو چی دەیکا
وتاربێژ دەیکا لە بەرامبەر جەماوەرێکە کە نایانەوێ ئەو شتەی کە دەیانەوێ بیکەن بزانن چییە، یعنی لەسەر ئەساسی زانین ناجوڵێنەوە. ئەوان پێویستیان بەوەیە خەڵکێک بێ پێیان بڵێ ئەوە بکەن و ئەوە مەکەن، و ئەم خەڵکە ئیشەکەیان بۆ بکەن، ئیشی مۆزۆی زانینەکە ئەم بۆیان بکەن، و ئەم کەسە زانایە مادام زانایە کەواتە وەرچیوت با بیکەین. گۆرگاز دەڵێ باشە سوکرات ئەوە کارێکی باش نییە کە بتوانین بەبێ ئەوەی ئەو هونەرانە بزانین و تەنها بۆ هەی وتاربێژیەوە بگەین بە پلەپایەی ئەوانەی کە خۆیان لە فێربوونی ئەو هونارانە داماندوو کردووە. یعنی ئێمە شتێکی ئاسانیە، ئێمە هەر وتاربێژی فێر دەبین، هەموو دەتوانین خۆمان بکەین بە ئەندازیار، بە پزیشک، بە هەموو شتێک. جالەوە باشتر هەیە لە جاتی ئەوەی بچینەوە و ماندووبوونە کە ناکرێ ئێمە بتوانین هەموو ئەو شتانە ینی هونەرانە بچین فێر ببین و دواتر ئەوە بکەین، بەڵام وتاربێژیت کرد تۆ دەتوانی هەمویان فێر ببین. ئەوەیە دەڵێ لە هەموو شتێ بزانە، بۆچی بۆی خو لە ڕێگە و شتەوە کە هیچ نییە خۆت بکەی بەزانە لەو مەجالە.